ئەم مریشکە بەسە زمانانە لەبەر ڕێز و حورمەت و شکۆی مریشکەکان دەموچاویانە شارمەوە چونکە لە نێوان مریشکی ژەهراوی و میدیای ژەهراوی هاوڵاتیان دەکرێنە قوربانی بازرگانیەکانی دەسەڵات. ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت تەنیا مەترسی بوونی مریشکێکی ژەهراوی نییە کە بە دەرمانی شێرپەنجەهێن گەورەکرابێت، بەڵکو مەترسێکی گەورەترە کە ئەویش تیرۆری دەرونی و چاواشەکاری ئەو میدیا سێبەرانەیە کە ژیانی خەڵکیان کردووەتە مەزادخانەی لایک و ڤیو. هاوڵاتی کورد ئەمڕۆ کەوتووەتە نێوان بەرداشی حکوومەتێکی فاشیل و میدیایەکی بازرگان کە هەردووکیان سەرقاڵی ژەهر خواردکردنی میلەتن. یەکێکیان جەستەیان دەکوژێت و ئەوی دیکەیان مێشکیان. ڕەوایە دەرمانێک کە لەو پەڕی دنیا بۆ ئەم پەڕی دنیا قەدەغە کراوە. هەزاران توێژینەوەی زانستی لەسرە لە جیهاندا قەدەغەیە. هەندێک وڵات بە تایبەتی ڕێوشێنی کواڵیتی کۆنتڕۆلی بۆ داناوە، بەڵام لە سنوورەکانەوە بە شێوەی فەرمی بە کۆمپانیاکانی کواڵیتی کۆنتڕۆڵە تێپەڕێت و بگاتە ناو جەستەی ئەم مریشکە بەسە زمانانەی کە ماوەیەکی تر هەمویان نەبێ لە ناو ببرێن. ئەگەر لە شوێنێکیشا دەرمانێک بەغەڵەت بەکارهێنرابێ ئەو پەیوەندی بەلایانی پەیوەندیدارەوە هەیە، نەک تۆ بێی سیناریۆ داڕێژی هەموو بەرهەمی خۆماڵی ئەم خەڵکە فەقیرە، ئەم ساحب دەواجنانە، ئەم هەموو مەطعەم و ڕێستۆران و شتەی کە مریشکانە ئەفرۆشن ناشرینی بکەی. ئەمەی ئەم چەند کەسە ئەیکان فێڵێکەوە ئاگدار بن، مەترسن. لە نمایشێکی نابەرپرسیارانەدا کەناڵەکانی ئاوا و ڕوودا و بوونەتە دوو ڕوویدراوێکی چاواشەکار، هەریەکەیان بەپێی بەرژەوەندی ئەو باڵێ حزب کە پشتیوانیان دەکات سیناریۆیەک پیادە دەکەن. یەکێکیان بۆ کۆکردنەوەی بینەر و لایک و ڤیو ترس و دڵەڕاوکێ هێندە بڵاو دەکاتەوە کە خەڵک لە نان خواردنی ناو ماڵیشی بتۆقێت. ئەوی دیکەشیان وەک پارێزەری کۆمپانیا گەندەڵەکان و دەسەڵاتی فاشل دەیەوێت کارەساتەکە پەردە پۆش بکات و تاوانی ژەهر خواردکردنی خەڵک بچووک بکاتەوە. ئەم کەناڵانە نەک هەر میدیای نیشتیمانی نین، بەڵکو بەکرێگیراوی ئەو مافیا ئابوووریانن کە بازرگانی بە خوێنی خەڵکەوە دەکەن. شاشەی ئەم کەناڵانە تەنیا داردەست و بووکەڵی دەستی باڵەکانی حزب و دەسەڵاتن و هیچ پرەنسیپێکی پیشەییان نییە. تەنیا ئەرکیان ئەوەیە چۆن خاوەنکارەکانیان بۆیان دادەڕێژن ئاوا مێشکی هاوڵاتی بشێوێنن. و ئەوانی تریش ئەوەی ئەم حەملیان دەست پێ کردووە گوناحە. پرسێکی هەستیاری وەک ئاسایشی خۆراک کە پەیوەندی بەمان و نەمانی مرۆڤەوە هەیە لای ئەمان بووەتە کەرەستەی تەشقەڵەی سیاسی و کێبڕکەی پوچی میدیایی. ئەم بێسەروبەریە ڕنگدانەوەی شکستی حکوومەتێکە کە مێژوێکی ناشرینی لە فرامۆشکردنی ژیانی هاوڵاتیاندا هەیە. کاتێک وەزارەتی ڕۆشنبیری وەک جەستەیەکی مردوو سەیری ئەم بێسەروبەریە دەکات و دامەزراوە چاودێریەکان نابنە ڕێگر لە بەردەم قاچاقی و ژەهر، مەیدانەکە بۆ بەرژەوەندی خوازانی وەک ئاوا و ڕوودا و چۆڵ دەبێت تا بە ئارەزووی خۆیان یاری بە دەرونی خەڵک بکەن. حکوومەتێک نەزانێت لە بازاڕەکانیدا چی دەفرۆشرێت، بێگومان ناتوانێت ڕێگری لەو دەستە ڕەشانش بکات کە لە پشتی شاشەکانەوە خەریکی شێواندنی ڕاستیەکانن. لە دۆخە هاوشێوەکانی ئەم هەرێمەدا کە شەقام و دەرونی کوردی پێوە گیرۆدە دەکرێت و دواتریش وەک ئەوەی نەخانێک هاتبێ و نەخانێک ڕۆیشت بێت بابەتەکە کب دەکرێتەوە. لەم مەزادخانە و فەوزاخانەیەدا هاوڵاتیان گرنگە هۆشیار بن و نەبنە نێچیری کەڵبەدارانی سەر شاشەکان و بزانن ئەوەی لەو کەناڵە دابەستانەوە دەوترێت دڵسۆزی نییە، بەڵکو بازرگانیەکی چەپەڵە بە دەروون و گیرفانیانەوە. ئەوانەی لە شاشەکانەوە دەگرین یان بە دەنگی بەرز هاوار دەکەن، جگە لە بەرژەوەندیە بازرگانیەکانیان پیادەکردنی ئەجێندایەکی ژەهراوی دەسەڵاتدارانی ئەم هەرێمەیە بۆ لە بیربردنەوەی قەیرانە دروستکراوەکانی خەڵک، وەک موچە و دابینکردنی خزمەتگوزاریە پێویستیەکانی وەک کارەبا و ئاو، ڕێگەوبان و نیشتەجێبوون و بێکاری و کۆچی گەنجان بە جۆرێک کە ئەم دۆخەنا بەرپرسانەیە بە هیچ جۆرێک شایەنی خەڵکی هەرێم و ڕنگدانەوەی خێر و بێر و ئەو سامانە زەبلاحی نەوت و غاز نییە کە خوای گەورە پێی بەخشیون.